لەوەتای مانگی 6 ساڵی ڕابردووەوە گروپی دەوڵەتی ئیسلامی ناسراو بە داعش شاری مووسڵی داگیر کرد و بە دوایدا ئەو هەموو ناوچەی کەوتنی ئەو شارە دەستی کەوت بوو کەوتە پەلاماردانی ناوچەکانی هەرێمی کوردستان لە پێش هەمویانەوە شنگال پاشان مەخمور و جەلەولا و سعدیە و تا دوایی تاکە هێزێکی لەو ناوچە و بە درێژایی سەدان کیلومتر بە شێوەیەکی سەرەکی ڕوبەڕووی داعش وەستاوەتەوە هێزی پێشمەرگەی کوردستان بووە بەڕێبەرایەتی ئەو بۆمبارانکردانەی ئاسمانی ئەمریکا دەیان کات ئەم شەڕە تا ئێستا گیانی بۆتە هۆی مای لە دەزانی گیانی هەزار پێشمەرگە زیاتر و چەندین دیری هەزاری دریژ بریندار بوونە ئەوەی جێگای سرنجە کە زۆر دەبیستین ڕخنەی ئەوەیە دەگیرێت کە وەکو پێویست هاوکاری هێزی پێشمەرگە ناکرێت لە ڕووی دابینکردنی چەکی قورس بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەو چەکە قورسبوونیانەی کە دەستی داعش کەوت بوون لە گرتنی مووسڵ و هەروەها ناوچەکانی دیکەی ژێردەستی سوپای عێراق و هەروەها جگەلەوە ئەو شەڕە هەرێمی کوردستان دووچاری قەیرانی داراییش هاتووە لە ئاکامی بڕینی بودجەی هەرێم لایەن بەغداوە ئەم مەسەلانە و مەسلەی زیاتر دەخینە بەرباز لەگەڵ میوانی بەرنامە خاتوو بەیان سامی عەبدوڕەحمان نوێنەری حکوومەتی هەرێمی کوردستان عێراق لە ئەمریکا زۆر بەخێر بێی بەیان خان. زۆر سپاس. بەیان خان پێم خۆش بوو بە مەسلەی داعش دەست پێ بکەین. جەنابەت سەرەتا پیرۆزبایش لێ دەکەم کە دەمێک نییە ینی چەند هەفتەیەک دەبی هاتوونتە ئەمریکا دەستان بە ئەرکینوێتان کردووە پیرۆزبای لێ دەکەین. حکوومەتی هەرێمی کوردستان چ داخوازەکی لە وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا هەیە کە یارمەتی هەرێم بداتن ئەم شەڕە بە دژی داعش بکە؟ بدایەت مروێ سپاسە بەرنامە وە بکەم و رادیۆ ئەوە بکەم هەن شغلەکی گەلک گرنگت کەن سپاس بۆ پەیامەوە پیرۆزباییەوە ڕاستە ئەز نۆمەل ئەمریکا ئەس تازە بوومە نوێنەرا حکوومەتە هەرێم لێ دەرێ بەس ئەف وەختێکی گەلک حساسە شەڕێک هەنە ئەم و ئەمریکا پێکرە شەڕێ داعشتکەن ئەمریکا و وڵاتی دژی بریتانیا فەرەنسا ئیتالیا ئەوەی دەوروبەریتمە لە شەرقل ئەوسەدشی وەختێکی گەلک حساسە ڕاستە مە گەلک جارا گۆتە ئیعلان و یعنی شەخزیژی مە گۆتە ئەف چەکێت قورس کە پێشمەرگە ژێرە لازمە پێویستە دژی داعش بکار بێنێ نەگەیشتە دەستێمە هەر نەهاژی وهایە یعنی ئەف مەوزوع بەردەوامە ئەم نەگەیشتێنە کۆتایی vê مەسەلێ. باشە بەیان خان ئەوەی کە نەگەشتوێتێ ئایا یارمەتێکە لە کۆمەلگای نێونەتەوەی بابوونڵێن لە ئەمریکاوە ئەو چەکە ناگاتێ لە هاوپەیمانانی یان دەبێت ڕاستە و خۆ بدرێ بە هەرێمی کوردستان یان لە عێراق لە بەغدایە و لەوێ گیری خواردە بەڕای جەنابەت هۆیەکە چییە؟ نکاریم بێژین چەک نەگەیشتە کوردستان چەک گەیشتە کوردستان یعنی بەس ئەوێ مەدوێ ئەوێت قرس تانکش مەرە لازممەە هەلیکۆپتەرش مەرە لازممەە داعش کەلک TNT تشتێت وەها کارتینێ تشتێت وەهاش مەرە لازممەە بۆ نمونە ئەڵمانیا چەکێکی بناوێ میلان هێناربووش پێشمەرگەرە ئەف تشتێکی گەلک باشە و سەرکەفتیە مە چەکێت وەها قورستر ژیدوێن بنگلیزیت بێژن ئەدڤانسد هەڤی وەپنری چەکێت وەها ناهێنرن چەکێت ڕاستت هێنێرنە و تشتێ دژی مە داوا کرە ئەف چەک ڕاستە و خۆ بگێتە کوردستان نەچێتە بەغدا الوێ دەرێت تەخیر بێ پێشمەرگێت مەل سەر جەبهێنە و ئەف چەکل بەغدا ئاسێ بوونە ئەف تشتەکە مە گەلک جارە داوا کرش حکوومەتە ئەمریکا و حکوومەتێ دیەت ئەوروپی وەک مگوت ئەم نەگەیشتنە نەتیجە ئەم بەردەوامین شغلێمە ئەرکە سەر شانێتمە ئەس بەردەوام بم سەروی پۆینتی هەتا ئەمت گەهین نەتیجە بوانرە. باشە حکوومەتی هەرێم بەکو دەڵەن تووڕە نییە لەو مەسەلەیە؟ تووڕە بوون یعنی ئەم نکارن vê کەلیمە بکاربینین ئەژبەر ئەم و ئەمریکا پێکرەنە ئەم دۆستینە ئەم شانە پیشان دژی داعش شەڕتکەن ڕاستە ئەو بهتر لە ئاسمانی و بۆمباران و وەک ئەدڤایزەر و مستەشار و ئەو بمەرەت شغلن بەس ئەم پێکرە نەلوی شەڕیدا ئەم دۆستینە وێجا ئەم نکارین بێژین ئەم تووڕەنە ئەمریکا بەس جارجار دۆستژی یعنی فەرقێک هەنە بیناواندا و مناقەشێتکەن و گفتوگۆتکەن و ئەمە سەر vê خەتینە ببوورە عفو بکە بەس ئەگەر
هون بهێلن مدوێل vê derêjî ez vê fursetê wergirim ez spasa Amerîka bikim yani me gelek cara gote em spasa Amerîka, Almanya, Fransa, İtalya, İngiltere, Britanya welatê dijî dikin ku harîkariya Kurdistan kirine li vê şerê dijî Daeş û li vê derêjî min divê spasiya wan bikim bes rast de hindek ferq hene beyna me wan. بەڕای جەنابەت بەگشتی دەبێت چی بکرێتن کە شەڕی داعش لە هەرێمی کوردستان ببردرێتەوە و داعش لەوێ نەمێنیتن؟ ڕاستە داعش نینە هەرێما کوردستان داعش الهەرێم دە نینە جهێ دژێت کوردستان یعنی ئەوانەی ناوچێک ناکۆچی لەسەرن ئەو جهێ ئەم بێژن کووردە یا کوردستانە داعش تقریبا وێ دەرێ نەمایە شنگال کەرکووک جهێت وها دەستی پێشمەرگەیە بەس ئەوەی گرنگ بۆ نمونە ئەمێ چکەنە سەر مووسڵ ئەمریکا پێش چەند ڕۆژە ئیعلان کرد و بەلکی احتیمالە هێرشێک هەبێ سەر مووسڵ المەها 4 یا 5 بەلکی هەبێ بەلکی نەبێ بەس لازم ئەوەی مهم جێشی عێراق حاضر بێ برادرێت مێت سنێت عەرب ئەوژی حاضر بن پێشمەرگە پێشوان ناچێ لازمە ئەو بچن ئەمژی پشتگیریاوان بکەن. ئەی باشتی هێزی زەمینی ئەمریکا هێزی شەڕکرد پێویستە یان نار بەو شەڕی مووسڵ بۆ نمونە ما گوتە هەگەر ئەو چەکێت قورس بدەنمە هەگەر ئەو ترینینگ و ڕاهێنان بەردەوام بکەنە بمەرە هەگەر جێشی عێراق بێتە سەر ننگێ خۆ سەر پێ خۆ ئەم کارن شەقی داعش ببن و هەتا نەهاژی پێشمەرگە گەلک سەرکەفتیە قوربانیژی گەلکنە بەس پێشمەرگێتمە سەرێ مەهمما بلندکردنە وێچە ئەوێ ئەم داواتکەن بۆمبارانێت ئاسمانی بەردەوام بن چەکێ قورس بهێنێرنە کوردستان و بدەنە پێشمەرگە. بەخان کاتمان زۆر نەماوە بەڵام لە کۆتایی سەرک وەزیر هەبادی نزیکەی 8 مانگە سەرک وەزیرە و پۆستەی وەرگرتووە چ پێشوەچوونێک لە ڕوانگەیەوە هاتووتە دی ئایا گرفتەکان چارەسەرکراون ئایا حکوومەتێکی فراوانی هەمەلایەنەی دروست کردووە پێشوەچوونی ئابووری لێکدانەوە و هەڵسەنگاندنت چییە؟ ئەف حکوومەتش حکوومەتا پێشوی باشترە مناقەشە هەنە گفتوگۆ هەنە المەها 12 ڕێزدار کاک نەچیروان و ڕێزدار عەبادی پێک هاتن سەر فرۆشتنان نەفت و بودجەیە کوردستان ڕاستە عێراق بێژێ پارەی مەنینە ئەف داخەکی گەورەیە داخەکە مەزنە بەس هەر کاک نەچیروان و عەبادی هەردوو گوتنە ئەم پابەندین ئەگریمنتا دیسمبر یعنی the December agreement بەردەوامێ مینێتە ئەف تشتێکی گەلک مهمە نەهات جەوەکی باشترە بینە هەولێر و بەغدا ئەف پێشکەفتنەکە مەزنە باشترەکەم بەستەوە هەر نەبی گفتوگۆکان بەردەوامن وەنێ گفتوگۆ بەردەوامە ئەف یاسایە بودجەیە عێراق دەرباس بووە پەرلەمان 2014 یاسا دەرباز ژی نەبوو یعنی هەگەر مقارنێ بکەن ئەف ساڵ گەلک باشترە ئشپار. بەڵێ زۆر زۆر سپاسی جەناب دەکەم تەشریفتان هاتێتە ستودیۆی کورد کەنەکشنی دەنجی ئەمریکا نوێنەری حکوومەتی هەرێمی کوردستان لە ئەمریکا بەڕێز بەیان سامی عەبدوڕەحمان سپاسان دەکەم و بۆ هیواین زوو زوو سەردانی بەرنامەی کورد کەنەکشن سەرچاوە گەلک سپاسەوە دەکەم.